چەند ڕۆژێک پاش ئازادکردنی سێ هاوڵاتی ئەمریکایی و هەروەها بەدەستێنانی پەسنی سەرۆک ترامپ، کۆریای باکووری لە ڕەوتە نیاز باشەکانی بەردەوامە. دەمانوێت سپاسی کیم جۆنگ ئون بکەین. کۆریای باکووری بەڵێن دەدات شوێنێکی تاقیکردنەوەی ناوچی هەڵوەشێنێت بەر لە کۆبوونەوە لوتکەیەکەی 12 مانگی 6 لە سنگاپورە. ترامپ لە تویتێکدا ئەو هەڵوێستەی بە ژیرانە و نیازباشی ناودێر کرد. ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی سەرۆک لە دەنجی ئەمریکا بەگرێتە ڤان سوستێرنی گوت ئەوە سەختە لە نیازەکانی پیۆنگیۆنگ دڵنیا بیت. شیانی هەیە ئەمە بەشێک بێت لە نیازباشی، هەروەهاش هەر وەک بینیومانە لە حاڵەتەکانی وەک ئێران یاخود کۆریای باکوور کە بەرەوڕووی سەختی بوونەتەوە، ئەوسا لە ناچاری کارێکی چاک دەکەن کە ئومێدەوارم ئەوەی پێشوو بێت. تا ئێستا تاکە بەڵێنی ئاشکرا لە کۆشتی سپیەوە ئەوەیە کە لە ئاکامدا کۆریای باکووری یارمەتی ئابووری دەدرێت ئەگەر بگەنە ڕێککەوتنەکی ناوچی و پیۆنگیۆنگ پابەندی بێت. لەو باوەڕەدام ئێمە ئامادەین کراوە بین بۆ بازرگانی و بەکارهێنانی سەرمایە لەگەڵ کۆریای باکوور بە زووترین کات بکرێت. لە مێژە ترامپ توانا و شارەزایی خۆی لە دانووسەندنەکان خستۆتە ڕوو کە لە کۆبوونەوە مێژوویەکەی لەگەڵ کیم دەخرێتە تاقیکردنەوە. لەو باوەڕەدام هەردوو لا یەکتری هەڵدەسەنگێنن. سەرۆک ترامپ ئەو دەرفەتەی دەبێت بڕوانێتە نێو چاوی کیم و ئەو سابڕیار بدات کە ئایا ئەو جددیە؟ بولتن دەڵێت ترامپ دەستبەرداری وتوێژەکان دەبێت بەر لەوەی سەودایەکی کەم و کوور قبول بکات. لەو دەمەی کە لایەنگرانی ترامپ لە وتارە سیاسیەکانیدا هاواریان دەکرد خەڵاتی نۆبل، هەندێک لە چاودێران لەو باوەڕەدان سەرۆک حەز ناکات بە دەستبەتاڵی سنگاپورە جێبهێڵێت.